ئازان و خۆشەویستان تۆریەکەمان تۆرێکی وەرزشیە قسە لەسەر کار و چالاکی و گرفتەکانی ینی وەرزشی دەربەندیخان دەکەین کە میوانێکمان لە دەربەندیخانەوە هەیویش بەڕێز سەرتیب نامێق دیارە سکرتێری ینی وەرزشی دەربەندیخانە کاک سەرتیب زۆر سپاس بۆ دەرفەتەگەر لێوە دەست پێ بکەین یانەکەتان لە چەند بەش پێک هاتووە واتە بەشە وەرزشی جیاوازەکانی چی و چین؟ سپاس بۆ ئێوە کاتتان باش سڵاو لە بینەران یانە وشی دەربەندیخان دیارە تەنبەشێکی جیای لە خۆی گرتوێتەوە کە بەشەکان لە تۆپی پێ پێکدێت کە تۆپی پێ لە ئاستی پێشکەوتوان لە خولی نایابە لە تازە پێگەشتوانی هەروەها لە نایابە و لاوانمان ئاستی پلەیەکە جگە لە تۆپی هەموو بەشەکانی ترمان هەیە کە بریتی لە باسکە هەمان شێوە باسکە لە ئاستی نایابە لە کوڕان لە کچان و هەردووکان لە نایابان کچان لە خولی عێراقان بڕیاریش بوو باسکەی کوڕان بەژاری خولی نایابی عێراقا بەڵام بەداخەوە نەتوانرا بەژاری بکرێ و تیپی لاوان و مینی و هەموو ئاستەکانی هەیە فێرگەی تایبەت بەخۆ هەیە کە سەرجەم یاریزانەکانی لە فێرگەوە پێگەیشتون ئێستا لە ڕیزی پێشکەوتوان خزمەت دەکات و هەروەها تیپی بالەمان هەیە بالەی کوڕان بالەی کتان هەردووکیان لە ئاستی نایابان بالەی کوڕان پار توانی بە پلەی یەکەم سەرکەی بۆ خولی نایاب و بالەی کتانیشمان پار لە خولی عێراق توانی پلەی چوارەم بێ و خولی کوردستان پلەی سێمێ ئەم ساڵیش ئێستا لە ئامادەکاریان بۆ خولی نایابی عێراق کە بڕیار لە 16 بڕێوە بکرێت و هەروەها تیپی تۆپی سەر مێزمان لە ئاستی نایابی عێراقە و ئاستی نایابی کوردستانە بەکۆی بەشەکانمان سەردەمیان لە نایابی کوردستان و هەندێکی پیشمان لە نایابی عێراقە توانیوە بەژاری کرد ئەگەر باری دارایی یانە هاوکار بێ تیپەکانی تریشمان دەتوانن لە نایابی عێراق و لە ئاستەجیاکانی خولەکانی عێراق بەژاری بکەن و هەروەها یانەمان خاوەنی چەند هۆڵێکی تایبەت بە هونەری بەرگریە کە لە بوارە جیاوازەکانی هونەری بەرگری لە هەموو یاریە جیاوازەکان. بەڵێ ئەکاک سەرتیب لە ئێستادا گرنگترین کار و چالاکی وەرزشیتان لە دەربەندیخان چییە؟ وەڵای ئێستا کۆی بەشەکان لە چالاکیدان بەڵام ئەوەی ئێستا کە زیاتر خولدان تۆپی پێیەکە لە ئامادەکاری تاڵدایە بۆ خولی نایابی کوردستان و هەروەها خولی تازە پێگەیشتوانی تۆپی نایابی کوردستان لە هەمان کاتیشدا بالەی کچان لە ئامادەکاریە خولەکەی زۆر نزیکە 16 بەڕێوە جێ لەما لە تەمرینی شڕ و فرو و ئامادەکاری تاڵدان بۆ خولەکە تۆپی سەرمێز بڕیار وایە لە دوای 20 مانگەوە 20 خولی نایابی عێراق بڕوە ئەویش لە ئامادەکاریان و مەشق و ڕاهێنانیان چڕ کردوێتەوە. زۆر باشە کاک سەرتیب دیارە بەشێک لە ئەو چێژەی کە وەرزش لە دەربەندیخاندا هەیە ئەو جمهوریە کە هەتانە کە دیارە بە زەوق و شەوقێکی زۆرەوە بە تایبەتی پێشوازی لە یاریەکانتان دەکەن و جمهورێکی باشتان هەیە کەواتە لە ڕووی تەکنیکیەوەیە گرفتەکانتان چین جیاواز لەوەی کە ئێستا لە ڕووی دەرونیەوە ورەیەکی باشتان پێدەبەخشن. دیارە ئەمساڵ بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆنا خولەکان بەبێ هاندەر بەڕێوەت ئەمە بەڕاستی گیرروگرفتیەکە بۆ سەرجەم خولەوەرچیەکان سەرجەم یاری جیاوازەکان کە ئەو تاموچێژی لە خولەکان هەبوو لە خەریکە نامێنێ بەهۆی ئامادەنەبوونی هاندەرانی دەربەندیخانیش وەکەوەی لە پێشووتران ناساون هاندەری یاریزانی ژمارە 12 فعلی بوون بۆ ئێمە هۆکار بوون پاڵپشت بوون لە ڕووی دارایی و معنەوی هەموو هۆکارێکتوانی هاوکارێ بوون بەڵام ئێستا بەداخەوە ڕێگری لە هاندەرێک پێ بێتە نەبیاریگا بەهۆی بوونی ئەم ڤایرۆسەوە کە پێم وابێ ئەمە هەم پاڵپشتی بۆ ئێمە کەمەکەوە هەم پێش و خولەکانیش کەمەکە کە سەلامەتی هاوڵاتیان و هاندران و وەرزشدۆستان پێم وابێ لە پێش هەموو شتێکەکەی بۆ هیوای بتوانین ئینشاڵڵا مرۆڤایەتی لەم ڤایرۆسە ڕزگاری بێ و هاندەران دووبارە بە یاریگاکان شاد بنەوە کە ئەو دیمەنە جوانەی لە یاریگای دەربەندیخان و یاریگەکانی کوردستان دەمیرا دووبارە بنوێتەوە هەم یاریگاکان شاد بنەوە بە هاندەران بە تایبەت یانانی دەربەندیخان بە هاندەرەشی نسبەکانی ئینشاڵڵا. باست لەوە کرد کە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆرۆناوە بەبێ هاندەر یاریەکان بەڕێوە دەچن ئایا نەبوونی هاندەر لە ناو یاریگارەکاندا چ کاریگەریەکی نەرێنی دروست دەکات؟ بێگومان سەرەتا هەموو خولەکان بە تایبەت خولی کوردستان نایابی کوردستان لەم چەند ساڵەی دوایە چەندیانی تەماوەری پیا بوو کە هاندەری پێشمان لە یاریگەکان ئامادە بوو بەڕاستی ئەمە چێژێکی بەیانەکان بەخت بەڵام نەبوونی هاندەر ئەو چێژە و ئەو نینەی کە لە هاندەران هەبوو بەرامبەر خولەکانە نامێنێ لەبەرەوە کاریگەری تا ڕادەیەکە بێت لەسەر هەموو خولەکان و لەسەر بوونی هاندەر لە یاریگاوە
ئەو ئامادەی کە ساڵێکە پەیدا بێت لە دیاریگاکانە لە ڕووی هاندەرەوە کاریگەری بێگە بردەوام بێت لەڕ لە داهاتوە ئامادەی پێوەنە نەبێت. زۆر باشە کاک سەرتیب بابینە سەر تۆپی پێ کە دیارە زۆرترین جمهوریەوە زۆرترین ینی عاشقانی وەرزشیش لەسەر تۆپی پێە توانم بڵێم لە هەموو جیان و لە هەرێمی کوردستانیش. بارودۆخی یانەکەتان چۆنە و گرفتەکانتان چین ئەمساڵ؟ باز بخوا وڵا یانەکەمان ئەمساڵ لە ئامادەکەرێکی باشایە بەو هیوایی بتوانین لە جێگای تموحی هاندەران و وەرزشستانی دەربەنیخان بین کە ئومێدمانە ئینشاءڵڵا بتوانین خۆ پلانی سەرەتایی دیارە لای جەنابتان لەوانەیە ئاشکرا بێت لای وەرزشکاران کە خولی ئەمساڵ بە دوو قۆناغی جیا ڕابڕێەوە. قۆناغی ئێمە قۆناغێکە تا ڕاستێک گروپەکان گروپێکی بەهێزە، بەڵام پلانی سەرەتایی یانە ئەوەیە کە بتوانین سەرکەویمەوە قۆناغی داهاتوو کە تقریبا چوارگۆشەی زێڕینەکە بتوانین لەوێ دواتر ئامانجی باشتر بەدەستبێنین، بەڵام وەکو پلانی سەرەتایی بۆ تیپەکە سەرکەوتنە لە گروپەکە. لە ئێستادا سەبارەت بە بەشی تۆپی پێ چی لە هەکبەتاندا هەیە و چیتان هەیە کە وەک مزگەێنی بیدەن بە هاندەرانتان؟ وڵی بەپێ و ئاماداری کراوە کە بە بەهێزکردنی ڕیزەکە و بەهێنانی یاریجان بۆ ڕیزی تیپەکە وەکوی ئێستا باسکرد پلانی سەرەتاییمان ئینشاءڵڵاوەیە کە بتوانین لە گروپی خۆمان بتوانین کێک لەو تیپانەی کە بلیتی سەرکەوتن بۆ قۆناغی داهاتوو بەدەستێن و لێشدا مەلانەیەکرێ و دووبارە پارچی بێت و تیپەکە بۆ بەهێزکردنی ئەنجام بدرێت. کاک سەرتیب باشترین یاریزانەکانتان لە تۆپی پێ و لە بەشەکانی دیکەی وەرزشە ئایا پەروەردەکراوی یانەکەی خۆتان و خەڵکی دەربەندیخان و دەوروبەری دەربەندیخان یاخود ئێستەیەوە هەوڵ ئێوەدەن کە یاریزانی دەرەوە بکڕن چونکە دەربەندیخان ئاستێکی باشی هەیە یانەکەی و دەمەوێت بزانم هەموو یاریزانەکانی خۆتان یاخود وەکو نادیەکانی دیکە پەنا بۆ کڕینی یاریزانی دەرەکیە بنواتە دەرەوەی دەربەندیخان یاخود دەرەوەی هەرێمی کوردستان و یاریزانی عراقی بێت. وڵا بۆ یاریزان بەتابەت کە تیپ تۆ خولی نایە بۆ دیارە ململانەکان تیپەکە بەڵێ یاریزانمانێ بە ناوخۆی کوردستان هەمویان لە شارەکانی تر واتە ڕێزی تیپەکان لە تۆپیا، بەڵام زیاتر یاریەکانی باسکە و تێنس و بالە بەتابەت بالەی کچان زۆرترین یاریزانەکان یاریزانی پێرگەکانی خۆیان پێکەش ئێستا لە ڕیزی یەکەما قسمەتەکەن بەنسبەت خۆی پێشەوە کۆمەڵێک لای باش سەرکراوە بۆ تیپەکە ئینشاءڵڵا لە ئەم ساڵ و لە ساڵی داهاتوو دەتوانین سوودیان لێ ببینێ و بە یاریزانێکی دیار بۆ دەربەنیخان و بۆ یانەکە بۆ کوردستان. زۆر باشە زۆربەی نادیە وەرزشیەکان گیرۆدەی دووشتن یاخۆت شوێنیان نییە و گۆڕەپانێکی باش و باشیان بۆ فەراهەم ناکرێ یاخود لە ڕووی مادیەوە پاڵپشتی ناکرێ بە تایبەتی لەلایەن ئیشێتی تۆپی پێی کوردستان یاخۆت بەگشتی ئۆلۆمپیکی کوردستانەوە. من دەمەوێت بزانم ئێوە گرفتان چیە لە ڕووی شوێنەوە بە تایبەتی گۆڕەپانەکانتان و هەروەها تا چۆندە لە ڕووی داراییەوە پشتیوانی دەکرێن؟ بۆ گۆڕەپان و یاریگا هۆڵی داخرا و یانەی وەرزشی دەربەنیخان تا ئێستا بەڕەسمی هیچ یاریگایەک و هیچ هۆڵێکی داخرا و بە ناوی یانەی وەرزشی دەربەنیخانەوە نییە. لە تۆپی پێ دوو یاریگا هەبوو کە یاریگای مەلعبەکە لەگەڵ یاریگای شەهید محمود مامەعەزە ناسراوە. یاریگای شەهید محمود مامەعەزە ئێستا لە خزمەت وەرزشکارانەیە سەرجەم تیپی ملی و یانەی وەرزشی و گروپی شاخەوانی بەڕێوەیە بن کە ئەمە لۆدێکی زۆری لەسەر یاریگاکە دروست کردووە، بەڵام گیانی هاوکاریگەی کردووە هەموومان سوودی لێ ببینین. یاریگای مەلعبەکە کە چەند ساڵێکە لەلایەنەوە بەرپرس ئەنجام دراوە لە هەفتای کارەکانی تەواو بووە، بەڵام لە ئێستادا دوای جێهێشتنی کارەکە و خەرجەکردنی بودجەی وەبەرهێنان بۆی ئەو کارەکەی ڕاگردوو تا ئێستا بەڕەسمی تەسلیم بەیانە نەکراوە. هۆڵی داخراوی یاریشمان تا ئێستا بە ناوی وەزارەتی شارەوانی نەکراوە بە ناومانەوە کە ئەمە گەورەترین گرفتە تا ئێستا یاری دەربەنیخان نەیتوانیوە هیچ یاریگایی شتێک بەلایەوە نەبوو. بەمە واتایەوە نەگانێت کە هەوڵ نەدراوێت، چەندی جار هەوڵ دراوە لە ئاسی دارەی شار لە ئاسی پارێزگاوە لە ئاسی حکوومەت، بەڵام بەداخەوە بەدەمان نهات. ماوەی ساڵێک هەوڵەکەمان چەند کردوێتەوە کە بتوانین هەرچۆن بێ بودجەیەک لەلایەن حکوومەتەوە تەرخان بکرێ یاریگای مەلعبەکە تەواو لێبووی ئەو لۆدە زۆرەی لە یاریگای شەهید محمود مامەعەزەیە لە هەندێکی بکرێت یاریگای مەلعبەکە کە یاریگای شەهیدی محمود مامەعەزە بەو لۆدە زۆرە پێویستی بە نۆژەنکردنەوە و کارە بکرێت لۆدێکی ڕادە بەسەر ڕوبەی کاتەکان مەشق و ڕاهێنانی بەردەوامی لەسەرە. لە ڕووی داراییشەوە
دیارە بودجەی یانەکان ماوەی چەند ساڵێکە بڕاوە بەداخەوە ئەوە لە دوای 2014 بودجە بڕاوە هیچ بەیانەکان نادرێ هەمومان گیرگرفتی داراییمانێ بۆ تیپەکان بۆ یانەکان یانی دەتەنیخان بە تایبەت کاتێک تۆ حەشتی بت لە ئاستی نایە ململانێ بکاو چەندێک ناوی عێراقا بێ پێویستی بە تەرخانکردنی بڕێکی زۆری پارە ئەبێ بۆی بتوانین سەرجەم بەکان بەشداریکەیت ئەمە هۆکاری گروگرفتی ئەوەی ئێمە چەندی تیمانەیە نەمانتوانێت بەشداری پێ بکەیت بەهۆی ئەوەی باری دارایی یانە هاوکار نەبووە تیپانی کە لەبەر بارودۆخی دارایی نەتانتوانیوە بەشداریان پێ بکەن لە خولە جیاوازەکانە چی و چی بوون وایە لەسەر راستی هەرێم یاخود عێراق یاخود دەرەوە بووە یا چۆن بووە ئەوانەی کە نەتانتوانیوە بەشداری بکەن ئەمە تیپی باکەی یانەکەمان کە بەڕاستی پێکرد لە فێرکەوە و لە هەموو ئاستەکانیە کە تیپێکی چالاکن لە یانەکەمانە و ئەکادیمێکی چالاکیانەیە کە ئەمە گرنگترین شتە ئێمە پێ خۆشن لە دەربەنیخان کە فێرگەکانن ئەو کەسانی کە بڕوانامەیان هەیە هاوگری بڕوانامەی ڕاهێنەرەتی لە ئەکادیمیەکان دەستیان کردو بە خزمەتکردن چی لە بواری پۆپی پێ و بالە و باسکە یەکێک بوو یارانەی کە کۆمەڵێک لاوی پاش پێویستووە کە لە لاوانە نوێنایەتی یانەکانی کوردستانیان کردو لە خولی عێراقی و لەم دوای دەرفەت بەیانەکەمان درا کە بەشداری خولی عێراق نایاب بکە دیار بوو دەرخستەیەک خراوە ڕووکە بە بڕێکی پارە دوای ئەوەی سەرۆکیانە و دەستەی کارگێڕی و سەرپەرشتیاری تیپەکرد ئەوکو لە دەرگەدانێکی زۆر هەبوو بۆ بەرپرسان و حکوومەت و وەزارەتی ڕۆژنبیری و بەڕێوەبەرایەتی وەرسوو هەر لایەنێکە بە بەپێویستمان زانیوە داواکاریمان پێشکەش کردوون هاوکاریمان داوا کردو بۆ تیپەکە و بە دوای سپۆنسەرا بەڵام بەداخەوە بەدەمەواتنێکەوە نەبوو ئێمە نتوانی بەشداری بکەین بەهۆیەوە بە نیگەرانی و بڕیاریەوەماندا تیپەکە تیپی باسکەی یانەکەمان بەشداری خولی نایەبی عێراق نەکا تیپی فوتساڵی کتانی لە ساڵانی ڕابردوودا تا چەند توانیوتانە ماف و ئیمتیازاتەکانی یاریزانتان بن وەکو موچە وەکو ئیمتیازات تا چەند توانیوتانە دەست خۆش بێ وڵا ئەوە جێگەی شانازیە بۆ جێگەی فەقرە هەر یاریزانێک لەگەڵ یانەکەمان کرێبەت کردویان هەر مافدارەیەک هەر شتێکە بوو بێ هەتا وەکو ئەوەی کە شایەتیە دەن یاریزانەکان هەمویان هەن حەقیان پێدرا و مافی داراییان نەفوتاوە و جا لە هەموو شتێک مافی یاریزان خاڵی یەکەم و لەلای یانەکەمان دەبێت پارێزی لە ڕووی دارایی کە هەر مافێکە دەچێت یانەیە بۆ یاریزان جێبەجێ کردو و هەوڵی تەواومانداوە حەقیق و مافی دارایی و شایستی دەرتێخۆیان پێ بدەیت زۆر باشە کاک سەرتیب کەواتە ئێستا بەم شێوازەی کە لەلایەکەوە گۆڕەپان و مەیدانەکانتان بەو شێوازەیە کە خزمەت ناکرێن و لەلایەکی دیکەوە پاڵپشتی داراییتان هەمووی بڕاوە کەواتە بەم ئاڕاستەیە ئێوە ڕۆکوێ دەڕۆن و ئایا چ کاریگەریەکی دەبێتە سەر وەرزش بەگشتی و بەتایبەتی نادیەکەی ئێوەش کە ئاستێکی بەرز و باشی هەیە بەتایبەتی لەسەر ئاستی 5 تیپی گەورەکە وەک خۆت ئاماژەت پێ کرد وڵا سەرتا پێشوی بێمەستەر وەڵامی پرسیارەکەت تەکمیلە بۆی باسکێمە ساڵی کچانیشمانە بوو کە ئومێد دەکرا و ڕاهێنەرانی پێنیوایە کرد بتوانێت ناڵسن بۆ خولی نایابکە ماوەی 2 ساڵە دروست بووە کە ئومێدیانە بۆ ڕاهێنەرەکان لە خۆڕایانە بینی کە تیپەکە بتوانێت سەر پێ بۆ خولی نایب بەڵام بەهۆی ئەمان هۆکاری باسکە باسمان کرد نەمانتوانی ئەویش بەشداری بکە ئەو بۆ وەڵامی پرسیارەکەشی دیارە ئەمە دۆخیانەی دەربەنیخان نییە دۆخی وەرسی کوردستان بەرەوتەوەڕات کە ئەوەی دیارە نەمانی منحەیانەکان و نێمانی هاوکاریانەکان و نەبوونی جێرخانێکی وەرشی و جێرخانێکی وەرشی و نەبوونی یاریگای شیا و لە بەتایبەت لە قەزا و ناحیەکان ئەمە دۆخی وەرش بەرەوتەوە بە ئێمەش لەناو ئەو کەشتای کە دۆخی وەرسی کوردستانیاتیا بەتایبەت ئێمە ئێستا لۆدێکی زۆر لەسەر دەربەنیخانە دنا بدوێتێت حوتی لە نایب بەشداری بکە و سێتی لە نایبی عێراقا بێ پێویستی بە جێرخانی ئابووری پێویستی بە هاوکاری داراییە تا بتوانانی دامە بەم کارە بدەیت پاس بۆ سەرۆکیانەوە هەر خەمخۆرێک و هەر دڵخۆشێک تا ئێستا یانە توانێت دامێ بداوە تەمویلی ئەم یانە بکاتەوەی بتوانین بەردەوامی بەڵام ئەمەش کاتیە و چارەسەری کۆتایی نییە پێویستە وەزارەتی وەرزش بەڕێوەبەرایەتی وەرزش بەرپرسانی وەرزش بیرەوە بکەنەوە هەریانەیەک تا هەر قەزا و ناحیەک و سنتەری شارێکا بێ هەوڵ بدێ ژەخانێکی ئابووری یاخود هاوکاریی شایستەی بۆ بێتەوە بۆی بتوانێت وەرزش کاران سوودی لێ بینی و یانە وەرزشەکان بتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێت لە پێشبردننی یاریەکە لەبەرەمە بەڕاستی ئەم دۆخەی کوردستان
ومێتبەخش نییە بۆ سەرجەم وەرزشکارە و بۆ سەرجەم یانە وەرزشیەکان. زۆر باشە کاک سەرتی بەتانەوێت چه ئەنجامێک لە خولی ئەمساڵدا بەدەست بێنن بەتایبەت لەم وەزعەدا لەم کاتەدایە ئەتوان بە ئەنجامی خۆتان بگەن؟ بەنسبەت بەشەکانەوە ئەگەر تۆپی پێ بڵێ دیارێمە کۆمەڵێک یاریزانی باش هاتڕی زیانەکەەوە کە پێتمانێ ئیشاءڵڵا وەکۆی سەرەتا ئاماژەمان پێگر ئامانجی یەکەمان سەرکەوتنە لە گروپەکان بۆ قۆناغی داهاتوو کە قۆناغی داهاتووش ئیشاءڵڵا هەموو تیپێک کە بەشداری خولیەکە بە چاوی لە نازنا و چاوی لە ئەنجامی باشێ ئیشاءڵڵا بۆ ئومێدەوە بەشداریمان کردووە و لە یاریزانان و لە ستافی ڕاهێنەر و تیپەکانی خۆشمان دەبێت. تیپی باڵی کچانمان پار توانی سێمی کوردستان و چوارەمی عێراق بێ ئەفتا سوپاس بەخوا تیپەکە بەهێزترەوە بەردەوام بوو لە مەشقڕاهێنان کە بریارە 16 ماه خولی نایب عێراق بڕوە ومێدەوارین ئەوانش ئەنجامیان بێ هەموو تیپەکەمان ئینشاءڵڵا تیبانەی تیپێکی بەهێز کە توانای ڕکابەریکردنیان هەیە لەسەر پاڵەوانەتەکان بۆ هیوای بتوانین ئەنجامی باش تایسە بەیانەکە بۆ وەرزشکارانی شارەکەمان بەردەست بێنین. زۆر باشە کاک سەرتی سەبارەت بە پێگەیاندنی یاریزانان بە تایبەتی ئەو منداڵ و مێر منداڵانەی کە ئێستا پێدەگەن لە دەربەندیخانەوە هیچ پرۆژەیەکی تایبەتانەیە بۆ خزمەتکردنی ئەوان کە سبەینێ ئەمانە ببنە یاریزانێکی باش و مڵکی یانەی دەربەندیخان خۆی بن؟ دەرە چەند ساڵێک لەم پێشانی دەربەندیخان پلانێکی دانا کە چەماێنەرێکی ناوخۆی هاوکاری کرد لە یاریەکانی باسکەوە یاریکی خۆی پێ و یاریەکانی تر کە بچ بڕۆنامەی دانپێدراو کە سیاسا بێ بێ بەدەستی بێنن سوپاس بخۆ لە هەموو یاریجارزەکان ئێستا دەربەندیخان خاوەنی ڕاهێنەرە هەم لە بالە و باسکە و تۆپی سەرمێز و تۆپی پێ ڕاهێنەری خاوەن بڕوانەمێ چیستی بێ یاخود بیانێ ئەم ڕاهێنەرانە خۆشبەختانە ئەگەر لە یانە دەستیان کردوێ بە مەشقدانەوەی تیپەکان کە پێرگەکانە دەستیان پێ کردو ئەگەر یانە نەبوو بێت لە دەروی یانە دەستیان کردو بە پێگەیاندنی یاریزان ئەمە بۆتە ژێرخانێک بۆ هەموو تیپەکان بەتایبەت تیپەکانی بالە و باسکەڵ پێ ئەمە بۆتە ژێرخانێکە ئێمە توانین دەم یاریزانانە ببین بۆ لە داهاتووە سەریان بخەین کە هەندێک بێژووی پێرگەکان کۆنترە بەتایبەت باسکە ساڵێکە بە بەردەوام یاریزانەدا بە تیپەکانی سەرەوە ئێستا خۆپی پێشتی بیایزانی پێگەیشتوە پێشەی بە پێگەشتوانی کردو بۆ هیوایم بتوانین لە داهاتووە ئەم ژێرخانە بەردەوام بێت تا یاریزانەکان بتوان بە ئاستی پێگەیشتوان بەڵام ئەمە پرۆژەیەکە پێویستی بە خزمەتکردنە بە بەردەوامیت پێ یاریزان لە فێرگە پێکە پێویستە لە تازە پێگەیشتوان و لاوان خزمەت بکرێەوە ڕاهێنەری باشی بۆ دابیگرێەوە تاوای بتوانێت بگاتە ئاستی پێشکەوانی ساڵامە ئومێدەواری پێ ڕاهێنەری بەتوانەمانێت لە ناو شارەوە پێرگەکان چالاکە کە ژمارەێکی زۆر یاریزانین بەڕادەیەکە لە هیچ قەزا و ناحیی کوردستانی تامە نەرکانی باسکەما خۆی ئەدا لە هەفتا فێرخوازوە قوڕاماناماشەوە پێرگەی تۆ پێمان هەماشەوە پێرگەکانمان زمارێکی زۆر فێرخوازیایەوە کۆمەڵی یاریزانیشی تایە بەهرەدارن ومێدیان لێکی لە داتا ببن بە یاریزانێکی باش بۆ خزمەت بەیانە و بە وەرزشی کوردستان و شارەکە بکەن ئینشاءڵڵا. کاک سەرتی با بێنە سەر بەشی باسکە کە بڕیار بوو بەشداری خولی نایابی عێراق بکەن بەڵام بەشداریتان نەکرد هۆکاری ئەمە بۆچی؟ وڵی باسکە و پێشتو باسمان کرد دیار بوو بە خولی عێراق خولێکی گەورەیە خولێکی بەهێز لە خەونی هەموو یاریزانێکە و تیپێکە بەشداری تا بکە بەڵام ئەبوجەیەک داوا کرا و تەخمین کرا بوو کە بۆ تەواوکردنی خولەکە بە هەمومان بە سەرۆکیانەوە بە سەرپەرستکاری بەش دەستی کاتیێڕی چەندین هەوڵ دراوە لە وەزارەتی ڕۆشنبیری داوا کراوە لە بەڕێوەبەرایەتی وەرزش و هەر بەرپێکی وەرزش و هەر دەرگایەکەمە بە پێویستمان زانێدامان لە دەرگا بۆ هاوکارکردنی و دارایی ئەم تیپە کە هاوکاری پێ بۆی بەرداری بکەن ئەم تیپە گەر بەشداری بکرد نوێنەرایەتی هەموو پارێزگای سلێمانیە گوت پێ تاکەتی بوو کە بەشداری ئەو خولە بکە بەڵام بەداخەوە بەدەمەواتن نەبوو تیپە دەرەنجام دەستەی کارگەری نیگەرانێکی زۆرەوە بڕیاریەوەیدا کە ئەم ساڵ بەشداری باشە کاک سەرتی بەڵام ئایا هەمان هۆکار نابنە هۆکاریش بۆی کە بۆ نمونە تۆپی پێش نەتوانن بەشداری بکەن بەڵام بۆ ئەم بۆ نمونە هۆکارەکان ڕەنگە چارەسەر کرابن کۆسپەکان چارەسەر کرابن کاتە بۆچی دەوێت ئەم جیاوازیە بکرێت لە نێوان تۆپی پێ و باسکەی کچان ئایا ئەم جیاوازیە کە یا هەوڵەکانتان بۆ ئەم سەرئەگرێ کە بتوان بەشداریان پێ بکەن یاخود بۆ باسکێکە سەرناگری ئەمە بۆ نادیەکە ئەگەڕێتەوە یاخود بۆ دامی ئەو کەسولایەنانی کە دەیانەوێ بۆ نمونە دامی یانەکەتان بکەن بۆ تۆپی پێیکەن بەڵام بۆ باسکەکە نایکەن وڵا جارێ باسکە کچان نەبوو باسی کوڕا بوو دووەمیش وشەی جیاوازی من
ئەمە نبینم لە ناو دەستەی کارگێریوانە خزمەتکردن دیارە ئەوەی تۆپی پێ خولێکی بەردەوامی ساڵانەیە لەوانەیە پلانی پێشبەختە هەبوو بێ بۆی بەشداری بکەین بەڵام ئەم دەرفەتەی کە درا بە باسکە بە خۆشببختانە و متمانیان بە تیپ باسکیانەکەمانە کەمێک لە ناکاو بوو تقریبا دومانگەوە پێش لە ڕێی سەپرشار و ئاگدار کراینەوە کە تیپی یانەکەتان ئەتوانێت بەشدار بێت لە خولی نایە بۆیە ئەمە هەندێک لە ناکاو بوو لەوانەیە ئەگەر ماوەیەک پێشتر ئەودایەکە وایە بۆ نەتاڵی پێشوو بەرنامەی بەشداریکردنەوەمان توانێت یەکەمێک زیاتر دەرگای باشتر واچۆ بێت سەرچاوەیەک بدۆزینەوە بۆی بەشداریکە بەڵام هیچ تیپەکان هیچ فەرقێکیان نییە وەرزشەکەین ئێمە هەر تیپێک بوار لە ئاسێکا بێ هەوڵە دویم بتوانین سەرچاوەی بۆ پایەکەین و بەشداری خولەکان بکەن بۆی کاک سەرتیب دەکرێت بزانین تێچووی بەشداریکردنی ئەمانە چه باسکە بێ یاخۆ تۆپی پێ بێ چەندی دەوێت لەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان ناتوانن بۆتان فراهم بکەن وڵی باسکەوەی داوای کردبوو تقریبا 120 ملیۆن بوو تۆپی پێش لە سەرتای خولای دایمەن تا تیپەک لە پێوەچتە کۆتایی خۆل پێویست تاتی بەزارێ لەبەرەوە بودەیەکی دیاریکراوە نییە بەڵام ئەوەی لە توانای نادیایە لە توانای دیاریکراوە سنووری توانای دارایی ناجەمەکان دیاریکراوە یانای توانایەک نییە کە لەوانەیە هەندێکە چاوەڕێ بکەوە هەندێک نادی ئەو امکانێتانەیە امکانێتەمانێ بەڵام تۆپی پێ جیا لە هەموو یانێکاری خولێکی بەرداوامە ماوەی خولەکە درێژخایەنە تێچوی خولەکە دیاریکراوە نییە بەتایبەت ئێستا نەخۆشی لە ناوە لەوانێت تۆ یاریزانت وەزارەتی وەرزش و لاوان چە ڕۆڵێکی هەیە لە بەرەو پێشخستنی وەرزش بە تایبەتی لەم بارودۆخی ئێستاە کە ئێوە خۆتان توانای داراییتان نیە لەوەی کە نادیەکە بەو شێوازە بەڕێوە ببن وەزارەتی وەرزش و لاوان چۆن هاوکاریتان دەکەن وڵای ئێمە ئومێدەوارین بە تایبەت بۆ تیپی باسکە یانەکەمان چی ئیدارەی سلێمانی وەرزشی وەزارەتی وەرزش و لاوان بعد نایەتە سەفقەت و هاوکاریگە وترا بکرا بەشداری کرد کە هەمووی تیپ لە خولی عێراق یانەیەک بێەوە جێ دڵخۆشیە بۆ وەرزشکارانی پارێزگای سلێمانی بۆ هەر وەرزشکارانی شارەکەمان لەڕێی جەنابی پارێزگار و لەڕێی جەنابی وەزیر داواکاریمان پێشێت بۆ هیچ نەبێ ئێمە بتوانین ئەم ساڵ ئیدامە بدەین ساڵی دادوو بە پلان و باشترەوە بتوانین تیپەکە بە تۆکمە بکەین و بەشداری بکەین بەڵام بەداخەوە بەدەمەواتنێک نەبوو و هیچ ئومێدێک نەبوو بۆی هاوکاری بکەین کە ئەمە بەڕاستی سەرەتا لە جێگای ئومێدا بێت حکوومەتی هەرێمچی وەزارەتی وەرزش و لاوان وەچی ئیدارەی پارێزگای سلێمانی هاوکاریە تیپە بکە هەر چۆنێک بێ ئەم ساڵ بەشداری ئەم فاڵەوان تێ بکە بەڵام لەجێ ئومێدی ئێمانە بوو بۆ هیوایی لە داهاتووە ئەو ئومێدە بە هەموو یانەکان و بۆ ئێمەش بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز تەرتیبنامە قسکێتێریانی وەرزشی دەربەندی خان زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆ دەستیەوەش